لە پێشدا بەڵێنمدا بوو ئەم چیرۆکەتان وەک چۆن ڕوویداوە بە تەواوی بۆ بجێرمەوە، جابووە بە پێویستم زانی کەمێکتان باسی قەڵای دمدم بۆ بکەم. ئەو قەڵایە لەسەر دۆندی کێوێکی یەکجار بەرز دروست کراوە کە یەک پارچە بەردێکی درێژوەکە و تەسکە و وەک پشتیگا هەڵکەوتووە. لای شیمال و جنوبی دۆڵی زۆر قوڵن کە لە ژێر لا بۆ سەرێ دەبێ بە پەیژەی خەیاڵ بۆی بچی. لەبەر بەرزی پێویستی بە شوورە نییە و شوورەیان بۆ نەکێشەوە. دوولایەکەی دیکەیان کە پانایی قەڵاکەیە لای ڕۆژهەڵاتی پاڵی وە بەرزایی چیاداوە و شوورەیەکی زۆر تەواوی بۆ کێشراوە و بورجی بڵندی هەن و دەرگایەکی هەیە. لای ڕۆژ ئاوایی کە لە گۆڕایی نزیکترا شوورەیەکی یەکجار قایمی هەیە و دەرگایەکی بەرەو جنوب ئەکرێتەوە. لە دەروازە ڕابۆ عەرزی ڕێگایەک بەنێو بەردیدا هەیە کە ئەوەندە تەنگە بە زەحمەت سوارێکی تیۆچێ. سەنگەربردنە پێش لە لای ڕۆژهەڵات و ڕۆژ ئاواوە نەبێ ناکرێ. لە لای ڕۆژهەڵات تیرهاوێژێکی بۆ دەرچی قەڵا بمێنێ یەک پارچە بەردی سەخت و تەخت و ڕەقا. لە بنەوە بودری بۆ لێ نادرێ کە بەردەکە براوە بورجێکی زۆر بەرز و قایمیان لێ دروست کردووە کە بۆ خۆی قەڵایچەیەکە تا ئەو بورجە بەردەست نەکرێ سەنگەربردنەبەر قەڵامە حاڵە. ئاوی قەڵا لە حەوزێکی گەورە ڕدابین دەکرێ کە بە باران پڕ دەبێ. بەڵام لە لای شیمال لە نێوگەلیدا نێزیکی قەڵا کانیەک هەیە، ئاوی زۆر کەمە. ئەمیرخان جۆگەی بۆ کێشاوە و ڕێ بۆ کردوێتەوە و دە حەوزەکەی کردووە. ئاوی ئەو کانیە لە ئێوارەوە تا بەرەبەیانی حەوزەکە پڕ دەکا. ئاوەکەی بەشی ڕۆژێکی قەڵانشینەکان دەکا. گومبەزێکیان لە ڕێکی عەرزی لەسەر حەوزەکە هەڵخستووە کە لە پێش چاوان ون بێ، پێی دەڵێن سوڵق. بۆ پاراستنی حەوزخانەکە بورجێکیان بەپاڵ قەڵاوە هەڵچنیوە. لە لای جنوبەوە سەهۆڵدانێکیان ساز کردووە کە لە زستاندا بە بەفر و سەهۆڵ داخندرێ. لە تەنیژوی حەوزێک هەیە تا ئەو بەفر و سەهۆڵی لە گەرمای هاویندا دەتوێتەوە و دەبێتە ئەو بەفیڕۆ نەڕوا و لەوێدا کۆبێتەوە لە کاتی کەم ئاویدا بەکاربێ. ئەو سەهۆڵدانەش قەڵایچەیەکی لەسەر دروست کراوە و پاسەوان و تفەنگچی لەسەر دانراوە. بەوێژ دەڵێن بوزلق یا قارلق. ڕێگای وێژ وەک ڕێگای سۆڵق لە دەرەوە ڕاونە. بە کورتی ئەم قەڵایە لە 5 قەڵا پێگاتووە. یەکیان ئەسڵی قەڵاکە، یەکیان قەڵای خوارێ، یەک سوڵق و یەک بوزلق و ئەوی دیکەیان بورجی گەوری دەرەوەی دەرگای ڕۆژهەڵات کە لە پێشدا باسمان کرد. هەر 5 ئەوەندە بەرز و قایمن کە پەیکی تیژڕۆی بیر و مێرولەی خەیاڵ ڕێیان تێنابا و ویان هەڵناگەڕێ. جەنابی وەزیر بە لێزانی و بیرتیژی وشیاری خۆیەوە کەمەندی زیبک و زاکۆنی هەویشتە کۆنگری داگیرکردنی ئەو 5 لا ئەستەما خەریکی سازکردنی ئامڕازی پێویستی قەڵاگیری بوو. لەو کاتەدا 500 تفەنگچی لە لەشکری تایبەتی خاوەنشکۆ بە سەرکردەی سەفەر قەلیبەجی یوزباشی و قۆرچیەکانی چگنی بۆ کۆمەک گەیشت نەجێ. گەنج عەلیخانیش کە لە تەورێز بوو بە لەشکرێکی پەرداخەوە هات. حەسەن خان و ئەمیرانی هاوڕێی ئەو تفەنگچیەکانی ئیسفەهانی و میرفەتاحی سەرکردیان بۆ بەری ڕۆژهەڵاتدانران و بەری ڕۆژ ئاواژ بە پیربوداخان ئەسپێردرا. مرادخانی سوڵتانی چینی و خەلیل سوڵتان و محەممەد تەقیبەک بۆ بەرامبەر قەڵایچەی بوزلق نێردران و پاراستنی دەواازەی ئەولا بە گەنج عەلیخان سپێررا. تفەنگچی مازندەرانی لەگەڵ سەفەر قەلیبەگ و قۆرچی چگنی بۆ بەری شیمال تاعینکران. بەرخورداربەجی ئەنیس و تۆپچەکان بە 2 تۆپی گەورە و یەک هێبالیەوە دامەزران و قوبان سوڵتان بێگدەلی بە سەرکردەی تۆپخانە دانرا. جارێ تۆپێکی بچووکیان لە دەریای ڕەشەوە بە کەشتی هێنا و لە سەنگەری حەسەن خاندا بەسرا. محەممەد پاشا تووشی نەخۆشی دڵهات، خزمەتێکی پێ نەسپێردرا. بەڵام جەلالەکان بەسەر بەشەکانی لەشکردا دابەشکران. 5,000 تومەن زێڕی شای عەباسی کە بۆ باربووی جەلالەکان هێنرا بوو بەسەریان دابەشکرا. بۆ هەر هۆزێکیان جێهەوارێک لە پێشچاو گیرا. لەشکر خێوەتی هەڵدا و هەر دەستێک چوە سەرکاری خۆی. ئەمیرخان خەبەردار بوو ترسا. زۆر جار پیاوی نرد و خەریک بوو بە درۆدەلەسە ئەو کێشەیە لە کۆڵخۆی بکاتەوە، بەڵام چونکە فڕوفێڵەکانی ئاشکرا بووبوون گوێ نەدرا بە قسەکانی. بە ناچاری ئەویش خەریکی بەرگری و قەڵاداری بوو. چەند کەس لە ئەمیرزادەکانی برادۆز لە قەڵادەر پەڕین و هاتنە ڕیزی شاپەرستانەوە. هەر کەس لە قەڵاوە دەهات دەیگوت قەڵانشینەکان لەبەر کەم ئاوی سەغڵەتن، چونکە لەبەر وشکە ساڵ و کەمبارانی ئاوی حەوزەکە زۆری لە کەمیداوە و ئاوی ماوەژ بۆگەن بۆ و دەیدەن بە 4 پیان. ئاوی خواردنەوە بریتیە لە ئاوی سوڵق، ئەویش تاستاز دەدرێ بە پیا ماقوڵان. ئەگەر سوڵق داگیر بکرێ جگە لە خۆ بەدەستەوەدان چارێکیان نییە. ئەویش بێت و لە بنەوەڕا بردی بۆ لێ بدرێ گیرانی زۆر گران نییە. ئەو تەکبیرە ئەقڵ دەیگرت و ئەگەر بەو جۆرە ناچاریان کردمان خۆ بەدەستەوە بدەن زۆر لە شەڕ و خوێنڕێژی باشتر بوو. هەموو کۆشی خۆیان بۆ کارە تەرخان کرد. وەستا کارێسکەنەکان خەریکی بودرلێدان بوون تا عەرزەکە خاک و نەرم بوو بە هاسانی چوونە پێش کە گەیشتنە بەردی سەوایان چنین و شەوانە لە ڕێگای دوورەوە گڵیان دەهێنا و سەوەکانیان پڕ دەکرد و بەڕیزدایان دەنان و
کۆڵانێکی سەرداپۆشراویان دروست دەکرد. حەسەن خان لە لای ڕۆژهەڵاتەوە ئاوا دەچوە پێش، پیربوداخانیش لە لای ڕۆژئاواوە سەر بەرەو ژوور دەچوە پێش و هەر ئەو کاری دەکرد. کوردەکان لە بەرەبەیانەوە دەڕژانە سەنگەرەوە و شەڕی باشیان دەکرد و دەم بەدەم هاڕەی تیری تیشپەڕی ئەوان پەیامی ئەجەلی بەگوێی غازیەکان ڕادەگەیاند و گولەی تفەنگ وەک تەرزە بەسەر ئازاکاندا دەباری. دووسێ جار بە ڕۆژی ڕوونا خۆیان دەسەنگەر هاویشت و شەڕی بەسام و گرانیان کرد. غازیەکان زۆر سیر خۆیان ڕادەگرت و توندیان بەرگری دەکرد. هەموو جارێ لە هەردوو لایەن زۆر دەکوژران و بریندار دەکران. جارێکی پەلاماری مەتەرێزی نیعمەتوڵا سوڵتانی سۆفیاندا سۆفیەکان ئازاتی و مەردایەتێکی سەیریان نیشاندا. 5 کەس لە زارکی مەتەرێزەکە یەک لە دوای یەک کوژران و نەیان هێش کوردەکان خۆی تێباوێن. هەر کەسی دەکوژرا گیانبازێکی دیکە جێی دەگرتەوە. لەو ڕۆژەدا هەمویان پیاوەتی و ئازایەتیان نیشاندا. لەو شەڕەدا 7 کەس غازی کوژران و 15 بریندار بوون. کوردەکانیش تا 20 کەسیان لێ کوژرا و 30 کەسیان بریندار هێنا و چیان بۆ نەکرا و چوونە قەڵاوە. لە سەنگەری حەسەنخانی ڕا ئەو تۆپەی بەرەو بورجەکە دابەسرا بوو. پاش 20 ڕۆژ بەڵکومانجێک تۆپ بارانچڕژێکی لە بورجەکە کردبوو، بەڵام هێشتا وا نەبوو پێداوە سەر بکەوێ. حەسەن خان هەڵەشەیی کرد و سربەخۆبی ئەوەی پرس بە ئەحتیماد و دەولە بکە ڕۆژێک هێرشی بردە سەر بورجەکە. 12 لاوی هەڵکەوت و ئازانە خۆیان گەیاندە سەر بور. چەند کەسیان ئەنگوان و هەڵدێران، ئەوانی کە چاوترساو بوون و کەس نەیوێرە هەڵکشێ و خۆیان هەڵداشت. 200 کەس کە گەیی بوونە بن بورجەکە لەوێ دامەزران. تانی وەشە و شەڕ بوو، خەریکی کۆڵینی دیواری بورج بوون. لەو کاتەوە کوردەکان لە پڕ لە پشتەوە پەلاماری غازیەکانیاندا و بوو بە شەڕە شیر. لەسەر بورجەوەش گولەی تفەنگ داباری، لە قەڵاشەوە دەستڕێژ دەکرا و کۆمەک بۆ غازیەکان نەدەنێرا. ناچار غازیەکان دەستیان لە شەڕ هەڵگرت و گەڕانەوە. لاوی ئازا و هەڵکەوتو لەو شەڕەدا کوژان و بریندار بوون. حەسەن خان لە ئازاتی شێتانەی خۆی پەشیوان و شەرمەزار بوو. کارێ بوو کرابوو، لەبەرەوە جەنابی وەزیر لە دوای چوان نەچوو، دڵخۆشی داوە. لە شەڕێدا زۆر کارەساتی وا دەقەومێن، گرتنی قەڵایان بێ کارەساتی وا نابێ. پاژماوەیە کە کارێزکەنەکان کاریان کرد لە بن عەرزەوە نەیان توانی سەرچاوەکە بدۆزنەوە، سەریان لێ شێوا بوو، نەیان دەزانی بودرەکە بەرەو کوێ لێ بدەن. بە ناچاری هەرچەند هەنگاوێکی دەچوونە پێش نیشانەیەکیان دەچەقان کە دیار بێ بۆ کوێ دەچێ. بەو نیشانانە کوردەکان لە کەینوبەینەکە گەیشتن. لەبەر بێ ئاوی وەک ماسی کەوتبوونە تۆڕ و هەڵبەزیان دەکرد. هەموو شەویش هێرشیان دەهێنایە سەر بودرەکە و لەگەڵ تفەنگچیەکانی مازندەرانی و سەفەر قولیبەگ و قورچی چگنی کە پاسەوانی بودربوون بە شەڕ دەهاتن. شەڕی زۆر گەورە دەکران و شەوبوێریان نەبوو. کارێزکەنەکان دەرفەتی کارکردنیان نەبوو. سێمانگەی ڕەمەزان و شەشەکان و نێوجێژنان بەو جۆرە شەڕ و کێشە درێژەی هەبوو. دووسێ جار خەڵکێکی زۆری شەڕنەکەر و ژن و منداڵیان لە قەڵاوە دەرنا کە ژمارەیان نێزیک بە 1000 کەس دەبوو. ئەو خەڵکە بە شڵەژاوی خۆیان دەگەیاندە ئاو. گەمارۆدراوەکان ئەو کانیلکەیان بە ئاوی حیات دەزانی و فیداکارانە بۆ پاراستنی سۆڵق تێدەکۆشان. لەو لایشەوە ئەو پەڕی هەوڵ بۆ دۆزینەوەی سەرچاوە درا و بێسوود نەبوو، چونکە ئاوی حیات ون بوو. جەنابی وەزیر تەکبیرێکی دیکەی کرد، بڕیاریاندا کە بەسەر عەرزی دابۆی بچن و سەربانی گومبەزی سۆڵق کوون بکەن و تۆپی گەورە لە دیواری پەیژە بەرەو داڵانی ئەودا بەسن و ئاگری بدەن کە کوردەکان نەوێرن هاتوچۆی کانیەکە بکەن و بودرەکەش بە بن عەرزیدا هەر لێ بدەن. قەرار درا کە میر سۆفی و میر پازوچی و میر مقەدەم لە سەنگەرەکانیان بێنە دەر و سەنگەر بگوێزنەوە بۆ سەر سۆڵ. حەسەن خان پیاوی کارامەی لە جێ خۆی دانان و بۆ خۆی سەرپەرشتی ئەو میرانەی وە ئەستۆ گرت. پیربوداخانیش سەنگەرێکی بەرەو سولق دامەزراند. جەنابی ئەحتیمادی دەولە ئەوەندەی ئەو قەڵاگرتنی بەلاوە گرنگ بوو کە بۆ خۆی هاتە سەر تۆپخانە. 21 ڕۆژ لەسەر تۆپخانەی بوو. لە بەیانیەوە هەتا ئێوارە تۆپاویشتن و پاراستنی سەنگەرەکان لە ژێر چاودێری خۆیدا بوو. هەموو شەوێ هەر ئەرکێک بە هەر ئەمیرێک ئەسپێردرابایە بەیانی لی دەپرسراوە و ئەگەر تەنەخی تێدا کردبا سەرکۆنە دەکرا. کوردەکان زۆر هەراسان بوون کە شەو ڕادەشکا لاوی تەیار و پەرداخ و چەکدار داهاتنە دەرێ و لە دەورەی سۆڵق شەڕ دەست پێ دەکرا و ئازاتیان نیشان دەدا. لەولایەشەوە مەشخەڵ هەڵدەگیرسان و لەبەر ڕوو ناکاتی مەشخەڵان تفەنگچیەکان بربەرەکانیان دەکرد. هەموو شەوێ ژمارەیەک لە هەردوو لایەن دەکوژران و بریندار دەکران. لە لاپاڵی چیا ئەشکەوت تێگە بوو کە بەسەر سولقدا دەیڕوانی. کوردەکان لە بن ئەشکەوتەکەوە بودرێکیان لێ دەدا کە لە ئەشکەوت بێنە دەر و لای سەرو لە غازیەکان ببڕنەوە و دەریان پەڕێن و بۆ هەمیشە بەرگری لەو کارە بکەن. پاژەوەی ئەو خەبەرە بە ئەمیرەکان گەیشت، ویان بە باشزانی کە پێش دەستی بکەن و ئەشکەوتەکە بگرن تا لە داگیرکردنی سولقدا دەستیان بکرێتەوە. نزیکی سی لاوی لە خۆبردوو هەڵکەوت و ئەوەرکەیان لە ئەستۆی خۆیان گرت. لەگەڵ گزینجی هەتا و ئەو لاوە ئازایانە
لە زارچی سەنگەرەوە بەبەر قەڵادا بەغار ڕۆیشتن و خۆیان لە ئەشکەو داویشت. لە قەڵاوە زۆریان تفەنگ پێوەنان، بەڵام لە یەکە زیاتریان لێ نەکوژرا. کە شەو بەرجی عەباسیانی دەبەر کرد، ئەمیرە گەورەکان تا نیوە شەو لەسەر سەنگەرەکانی خۆیان ڕاوەسان و پاسەوانێتیان کرد. پاش نیوە شەو دوو دەستە لە کوردەکان هاتنە دەرێ. قۆڵێک ڕویان لە سەنگەرەکان کرد و شەڕیان هەڵایساند و خەڵکیان بە خۆیانەوە خەریک کرد و قۆڵێکیش لە بن ئەشکەوتەکەەوە سەریان دەرهێنا و لەگەڵ ئەوانەی لە ئەشکەوت دابوون شەڕیان دەست پێ کرد. ئەو لاوە ئازانە چاگوە دەزاتن و تا گولەیەکیان پێما و تیرێکیان لە تیرداندا بوو، شەڕیان کرد و ئەشکەوتیان بەدەستەوە نەدا. پاژەوە هیچیان پێ نەما و دە کەسیشیان لێ کوژا و چی وای نەما بوو کوردەکان خۆیان لە پاڵ باوێن و ئاسەواریان لێ ببڕن. ئەو 20 کەسەی مابوون دەستیاندا شیران و لە ئەشکەوت دەرپەڕین و بەنێو کوردەکان وەربوون تا بە قونە شەڕ بڕۆن و ئەوی ئەجەلی وە درەنجی کەوتبێ بە زیندوی بگاتەوە سەنگەر. هەشتی برینداریان هەرچۆنێک بوو گەشتنەوە ئەوانی دیکە ڕێگای نەمانیان گرتە پێش. کوردەکان دوو برینداریان کە یەکێکیان تفەنگچێکی ئیسفەهانی و ئەوی دیکەیان پازۆچی بوو بە زیندوێتی گرت و بردیان نەقەڵایە. ئەمیرخان لە ئازایەتی ئەوان سەری سوورما بوو، نەیهێشت بوو بیان کوژن و دەرمانی کردبوون و پاژەوەی برینەکانیان ساڕێژ بوو بۆەوە ئیزنیدا بوون بێنەوە دەرێ. بە کورتی لە بەرەبەری بەیاندا ئەو شەڕە دوایی هاتوو کە لاکی کوژراوەکان کە لەبەر زارچی ئەشکەوت کەوتبوون دیار بوو. غازیەکان کەمێکیان سام لێ نیشت. جەنابی ئەعتیمادالدەولە دڵتەنگ بوو، هەڕەشەی لە ئەمیرەکانی مقەدەم و سۆفی و پازۆکی فەرموو. بەڵام لە شەڕدا ئەوانە هەر دەبن و ئەویش بۆ ئەوەی دوژمن دڵخۆش نەبن زیاتر لە ڕۆژان خەریکی کاروباری شەڕ بوو. هەر ئەوی ڕۆژێ چل غازی ئیستاجلو کە لەگەڵ حەسەن خان بوون ڕقیان هەستا و غیرەتیان بزوت و خۆیان بۆ گرتنەوەی ئەشکەوت ئامادەکرد. ئەعتیمادالدەولە لە ئیزندانیان دوودڵ و لە ڕووداوی دوێ شەوێ نیگەران بوو. حەسەن خان زۆری هەوڵدا و گوتی ئەم شەو بۆ خۆم ئاگام لەوانە دەبێ و بە 300 کەسەوە بەرگری لە هێرشی کوردەکان دەکەم. جەنابی وەزیر لایەک خۆش و لایەک ناخۆش ڕەزایدا و بە قوبان سوڵتانی بێگدەلی و ئیمام قولی سوڵتانی ئاژاوی ئەسپارد کە پشتی حەسەن خان لەو شەوەدا بە هەموو هێزی خۆیانەوە بگرن. لەسەر داوای ئەمیرەکان دە کەسی دیکەیان لەگەڵ خستن و بە تێکرایی بوونە 50 کەس. بە تیاری و چەکداری تێش و پێویستی چەند ڕۆژیان هەڵگرت و لینجاندا بەرەو ئەشکەوت. کوردەکان لە ئازایەتی و خۆبەختکردنی ئەوان سەریان سوورما کە شەو داهات زۆرتر لە شەوی دی هاتنە دەرێ و شەڕ قەوما و شەڕێکی یەکجارتوند و گەورە. حەسەن خان و ئەمیران لە دەرەوە و کوڕەکوڕەی نێو ئەشکەوت لە ژوورەوە بەگشت کوردەکاندا هاتنەوە تا بەرەبەری بەیان شەڕ بوو. کوردەکان هەرچەندی تێکۆشان چیان بۆ بەچی نەکرا و بە شڵەژاوی گەڕانەوە و غازیەکان پیاوانە ئەشکەوتیان داگیر کرد. هەموو شەوێ چەند کوردیان کە تا بەیانی ئاویان دەکێشاوە بە تۆپ و تفەنگ دەکوشت و بریندار دەکرد تا وردە وردە سەنگەر هەڵکشان و گەینە سەربانی حەوزی سوڵق. گومبەزی حەوزخانەیان کون کرد و لەوێڕا ڕێگای ئاویان دیتەوە و زانیان سەرچاوەکەی لەکوێیە. کوردەکان خەریکی دۆزینەوەی چارە بوون. هەموو ڕۆژێ لە نێو بودرەکەەوە شەڕیان دەکرد و بەرگریان لە کاری ئەو کەسانە دەکرد کە بودریان لێدەدا. ئەمیرە گەورەکان ڕۆژی 18 مانجی قوربان جەنگەی نیوەڕۆیە کایەکی زۆریان لە کونی سوڵق کرد و ئاگریان تێبەردا. پاسەوانی حەوزخانە خۆیان لەبەر ئەو قانگدانە ڕانەگرت و هەڵاتنەوە بۆ قەڵا. غازیەکان خۆیان فرێدا خوارێ و سوڕکیان داگیر کرد و ڕێگای ئاویان باش بە خشت و قۆڕگرت. ئەوی ڕۆژێ هەرایەکی گەورە لە بن قەڵا دەست پێکرا. کوردەکان زۆر تێکۆشان بەرگری لەو کارە بکەن، بەڵام دەروەز نەهاتن و هیچیان بۆ نەکرا. پاسەوانی سوڵق بە تفەنگچیەکانی مازندەرانی ئەسپێردرا و ئەمیرە گەورەکان هەریەکە گەڕانەوە بۆ سەنگەرەکانی پێشووی خۆیان. جەنابی ئەعتیمادالدەولەش لە تۆپخانە ڕاگەڕاوە بۆ مەزڵی خۆی. ئەمیرخان و گەورەکان تا 15 ڕۆژ بە ئاویکەمی بوزلق و خەڵکەش بە ئاوی بۆگەنی حەوزی گەورە قەنەعەتیان کرد و خەریکی قەڵاداری خۆیان بوون. چونکە داگیرکردنی سوڵق لە زستانەوە تا بەهاری کێشە. وەختێ بارانی هات و هەورەکان ئەم ساڵ بە پێچەوانەی ساڵی ڕابردوو وەک فیلانی مەز کەوتنە شری خۆهۆر بە ڕوحمی خۆی کە کەس نازانێت چەند زۆرە. نێزیکەی مانجێکی بێنێوبەر باران باری و لێی نەکردەوە و قەڵانشینەکانی لە ئاو بێنیاز کرد، چونکە تەکبیر تەقدیری پێ هەڵناوەشێتەوە. ئەو هەموو هەوڵ و تێکۆشانی لەو 3 مانگەدا بۆ داگیرکردنی سوڵق ئەنجامدرا بە فیڕۆچ و قەڵانشینەکان پتر لە جاران خەریکی قەڵاداری بوون.